وڵا ئەمە جۆزەی شوقە موقەوشتە بەڵێ هی کۆمپانیایەکە 420 درگایە بۆی چاکەین بە کلیلیشکە وڵای ئەم تازانە حدودی لەوانی تا 4,000 دلار 5,000 دلار بڕۆ ئەم مۆدل تازان هەشە بە 1,000 دلارە بە 600 دلارە سەردەمانێ بوو ئەم کلیلانە دەرگای ماڵەکانمانیە کردەوە بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی ڕۆژگارە هاتوون بەرەو ئەمانە و یەخود دەرگای زیرەک و بە پەنجەمۆر و کارت و مۆبایل ومان ناکرێتەوە وای لێ هاتۆل ملای وەسایەشم ساڵانێکە سەرخاڵی کاری کلیل و کلیل دروستکردنە و دەرگاکردنەوە ئەم بابەتانەیە وەسایەش ڕۆژەر خەیشی بۆ چێکی وەڵاهی بەخێر بن سەر چاو دەکەم زۆر خۆشحاڵ بم بەخێر بن وەڵام من هێرش ڕەوف مناوە تقریبا 25-26 ساڵەمە هیچی کلیل سازیەکەم ئێستا سەرخاڵی چیت؟ وەڵا ئەمە جۆزەی شوقە موقەوشتە بەڵێ هی کۆمپانیایەکە 420 درگایە بۆی چاکەین بە کلیلیشکە واتە 420 دەرگا بە یەک کلیل بکرێتەوە بەڵێ دوای کلیلەکە ئیزافاکە لەسەری دروستەکاتەوە 420 دانەیە بۆ یەکەین بە یەک کلیل ئەوە جۆکەری ئێوە ئەم جۆزانەی کە هەمە پێوتێ جۆزە بەڵێ هەمووی وای لەکەن کە بێک کلیل بکرێتەوە ئەمە ئەکرێت ئەمە بۆ دەرگای شوێنی تەواریەکانیانێ ها زۆر شوێنەیە تەواریە داخڵبوونی ناو شوقەکانە واتە بۆ دەرگای ماڵەکان نییە نانا بۆ دەرگای ماڵەکان نیە بەس ئیتر خەڵکی شەیە بۆ باخوشت دە دەرگایەیە و دەکلیلە هەڵناگرێ بۆ یەکەین بە یەک کلیل بۆ هەر دەینەکاویتە بۆ مۆلیدەکان یەکەینا بردی مۆلیدەکان 6 قوفڵ بە یەک کلیلیشەکە واتە کاتێک کابرا یەک کلیل هەڵەگرێت و هەمووی کاتەوە پێی بەڵە بۆ یەکەین بە ماستەرشی ترەوە یەکجار نەجاتی بێنە کلیل هەڵناگرێت زۆر دەوایرێ زۆر شوێن هەیە کابراایە کلیلی لای مدیرەکە بێت کلەکانی کە لای مۆزەفەکانی بەکارێن بابەتی کلیل ئەرێمە توجار ئەمە چییە؟ ئەمە کلیلی خاصەیە بەڵە شێوازی کۆن قەدیم ئێمامە خۆمان هەر دروستمانەکرێ ئێستا قاڵبەکەیمان بۆمانیە لە سینوانەوە نوشتێتەوە بەڵە هی بانقا ئیتر بۆ ماڵ و بۆ زۆر شوێنەوەی قاسەی زۆر گەورەی ئەمە قاسەی گەورە و بچووکیش هەر ئیتر هەیە کێلنەکەی ئەلەوەیتایە بەڵێ قەدیم خۆمان ئاوا شیشێکمانێ هێنا دوو پارچە ڕاستەمان ناپێمانەوە لە حیمە کرد سەرەکلیلێکمان پێوە لە حیمە کرد جوان سمارتۆشتمانە کرد پاکمانە کردە و دانەکەیمان دروستە کرد بەس زۆر ناڕەحەت بەڵام ئێستا خۆشبەختانە خام و کلیلەکەی خۆی هەیە توانین ساخیکەین لەسەری باشە قاسە ئەگەر یەکێک بیکڕێت پارەیەتە دەسوم بابەتە حساب لە قاسەیەکم بە هەبێت لە ماڵەوە چی بکڕێک بە کلیل بکرێت وە بە کۆت بکرێت وڵای ئێستاگە کابرا کلیلیش بێت توانین بۆیکەین بە کۆد و بەسمەوانە پەنجەمۆرەوانە بەڵە توانین کێلنەکەی بگۆڕی ئەنواعی هەیە بەڵامی تر خۆ قاسەر بۆ پارە نییە خەڵک بۆ ئوراق و ئاڵتون و جەواز و پاسی شتی تێکە ئەو ئەوراق و مەراقی تێکە لە پارە میمتر کابرا دەفتەری وەسڵی قەرزی تێکە خوا نەخواستم ماڵەکەی گەڕیکردنەوەی چی لێ نایە قاسە بە شتانێ زیاتر نابتوێ نشکێ و شتێ هەموو شتێ حلی خۆی هەرچێ ئینسان دروستی کرد حتممە نەبێ ئینسانیش بتوانێت بیکاتەوە چاکیشی کاتەوەن باشە ئێوە زۆر قاسە کردەوە تاسە وەڵای تە زۆربەی زۆری بەڵێ ئەرەوەڵا تی ماڵ و دەوایر و کۆمپانیا شتەکان زۆربیان ئێمە بۆیان جێبەجێ ئاسی نەبووە هیچ ناوەڵا بەتر ناڕەحەتەوە کاتیوێ تااقەتێکیوە جاری وایە نیو سەعاتی پێچە قاسێ جاری وایە یەک تاق دوو ڕۆژ ئەوە نە ئەرەوەڵا باشە بۆ نمونە کامیان بۆ تۆ ئاسانترە کلیل بێ کۆد بێ پەنجەمۆر بێ یاخود چی بێ فەرق ناکات هەدەف و شوێن شتی خۆی بزانی قورسێکی وان نییە بەڵامی ترە بێ لی بزانی بەڵام ئێمە بۆ کەسێکی یەکەین کە معتەریف بێ ماڵ بێ ماڵی تیا بێ گەنجێ نەبێ پەلەی نەبێ ئەگەر پەلەی بێ بڵامێ ئەمە لەوانێ بمانێت فرسە تێبێنێ ئێمە هەر لە دەوایرەکانەوە لە پێیان وچوی نابێت بە پەلە بیکەین چاودێری لایەنی ئەم نییە بەڵە بە تاکید بۆ کەسێکی ناکە کابرا کلی لێ بێنە بڵە خێرادانێکم بۆ دروستکە بیوێ لە شەریکێکی بردبێت یا مناڵێ گەنجێ بێ نەوەڵاویشان نەقەت ناکەین تاسە تووشی مۆقیفی ناخۆش نەبووی لەکردنەوەی و بابەتانەیە بەرەوەڵا زۆر جا خەڵک بوو ئەوە تەکیدم تووشی شتکی خراپە بەڵام وتێتی ئەو کلی لەم بۆ درست چەنەڵی پارە ئەدەمێت و مەلامانە سەرێشەی باشترە بڕوا باشترە وتێتی کاکە هەرچێکە لە سەرڵەن کاگێرش تمە بەخوا لامانیە دروست ناکرێت ئەگەر پێ خۆش بوو ئێمە خۆمانی لە ماڵە بۆ تەکەینەوە بۆ تشکێن و کێلنی تازە بۆ دانم ئەڵە من ئەوم نایە ئەمێ بۆم کەیتەوە وەکو شەریکە بۆم داخیتەوە ئەو ئێمە ئازانی کایەوە پانگە شتێک بنێتەوە ئەڵێ نیمانەشتان لە خزمەتان وڵی ترشتەکان ئێمە ئاوایە بەڵام ئێمە توانین بۆ هەموو کەسێکی هین ناکەین کاگێرش بۆنمە دەرگای ماڵان ئەمانە ئێستا چۆ زۆرترین کێشەی بۆ دروست ئەبێت ماڵەیە شوقەیە وڵایت زیاتر شوقەیە کابرا کرێچیە ئەڕوا کلیلی لا ئەمێنێتەوە ئێمە تەلەفۆنمان بۆکەن
لە خەدەماتەکان و یا لە زۆر شوێنەوە جۆزەکەی بۆ گۆڕین بۆی لە کۆنەکان لای بەشی پێشووی نەمێنەیە کابرا حەزەکە سمارت بێ بۆ یەکەین بۆ کێڵ نە سمارتانە پەنجەمۆر و فەیس ئایدی و کۆد و کارت و کلیل بە موبایلەکە و ڕابتەکری هەر کەسێ لە سەکابرا لە سەفەر بێ لەبەر دەرگا بێتوانێت بە موبایلەکەی بووی بکاتەوە ئێمە هاگ ناکرێ نەهاگ ناکرێت و کلیلی ژۆ ئەوەش دەتوانێت یەکسەر نامی بوو ێستا من هەمە لە ماڵەوە دامناوە هەر کەسێ بچێت مەسەلەن دەستی لێ بە یا ڕستمێگرێن نامم بوویەتە ماڵەوە بۆ نمونە چ شتێک زۆر ناڕەحەتەیەکە بۆکردنەوە قاسە بێ لەوانەیە ئەی بۆ ئۆتۆمبیل چۆنە وڵای بۆ ئۆتۆمبیلی ژەر عینش ئەم سیارە مۆدل تازانە سکۆرێتیان زۆر بەخۆتە ئیتر بە تەحویل مارس و بی ئەم ئەمانە ئیلا بێ لە شەریکە بەسمۆشتەکانی بۆ بێنین هەموو نەوعێکی مالان نییە چونکە چەندەکەی بۆ ئەگەر مارسیزیەک یا بیەمێک ون ببێت سویچەکەی بەڵێ بای چەندە تازانە وڵای ئەم تازانە حدودی لەوانی تا 4,000 دلار 5,000 دلار بڕۆ ئەوەنە ئەم مۆدل تازان هەشە بە 1,000 دلارە بە 600 دلارە ئەلەو سەعرانێ هەروەڵە کابرا ونی کا فەرقی هەیە کۆپی کا فەرقی هەیە بەڵام زۆر جارس کابرا سیارە مەسەی ئەوروپایە نایەتی و ڕەنجێکە شتێکە دزراوە ئەوە داوای بەسمە مالیەکە هەر جیازی لێبین ساری قوفڵە بێ ڕاوەسێ یعنی نابێ بێزانەکان ئارەوەڵا ئەوە یەکسەر ڕاوەسەی ترە و کاتە کابراڵە کاکە ماڵی منوێران کرد بەڵامی ترە پێڵێن لەسەر ڕقم شانسی شت بۆیە مشکلەی نییە کە هێناوتەوە ئەمانەیت کابراگە مشکلەی نەبێ خۆی ئەڵێ مشکلەی نیێتر بەسمەکەی بۆ دروستەکەین خۆشبەختانە مەزبوطە بێ باشە تۆڵی بای 4-5,000 دلارە یەک بەسمە و سویچ بەڵێ جەخۆ پاری سیارێکەوە وەڵای جایتی بەسمەکان خۆی گرانە هەر خۆی هەر شەریکە بە گران بۆ مانێنێتەوە تا دوسێ ڕۆژتا بە دەستمانەگاتەوە نێری مەسەلەنی ئەڵمانی بێ لە ئەڵمانیا کۆنداکە هەبێ ناسیا و دۆستوشت لەگەڵ شەریکە قساگە بۆ تێنێتەوە لەسەر ڕقەمی شانسی شتەکەی بۆ سایرش ئەمانە بۆ نمونە تا چەندێک گرنگە هەوڵاتی بیکە بەمە تا چەندمە پارێزراوە وەڵاهی ئەمانە پارێزراوە شتێکی زۆر چاک و ئەمەلیشە خۆشە هەرەوەڵا کابرا ڕۆ یەکسەر درگاکەدا خاوی ترەگەر ئێکی دەستکاریەکی شتێکی بێ یەکسەر نامی بووێت ئاگادارە کێ چی بۆە پاتریە ئەمانە لێ ئەوە لە دوا گۆڕێ پاتێکە لێرە باشەمە ژوورەوە بەڵە لە دوی ناوە شوێنی قاعدەی پاتری چەندێکە بۆ تەمەنی چەندێکە چەندێک بەرگاگرێ و پاتریە وەڵا بە دوومانگ بەشەکە زۆر بەشەکە زۆر بەشەکە حاڵەتی ئەوەش کلیلی هەیە ئەوە کلیلەکانێتی کۆپیش ناکرێت ئەمە کلیلەکانێتی کۆپی ناکرێ ئەمە لێرەوانێ لەو کوونەوانەتەیەکەی ئەلەم بابەتانە بەڵێ ئاوایەکی لەیەکەی شوێنی کلیلیە توانین بەکاری بێنێت شوێنی پاوەربانکی شێوی بۆی USB وشت ئاواگە کابرا کلیلەکەشی بەردەست نەکە و بە پاوەربانکێ توانێت بیکاتەوەنێ بەخێراتی میوانی شەکات بەڵە ئەرەوەڵا جەڕاسوشتی هەیە ئێستاگەڕڵی بۆ تاقیەکە وڵا بۆ تاقیکە بزانم چییە ئەمە نرخیان چۆنەوە سەرژەمانە وڵی ترە من لە 150 دلار دەستەکاشتی تر بە پێ هەرزانی و باشوشت نوعیکایە هەیە بە 100,000 بە 150 دلار تا 200 دلار ڕۆڵە ئێمە